سلااوان لێبێت لە گەڕەکی وەستا ڕەجەبم لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە ئەمڕۆ پرۆژەی خێرتاوکردن لە چەند کۆڵانێکی گەڕەکی وەستا ڕەجەب دەستی پێکردووە. لێرە ئەندازیاری پرۆژە ڕێیان خالید میوانی منە گفتوگۆی لەبارەی ئەوەکەم کە بزانم چەند مەتر قێرتاوکردن و بابەتی سەبکردن چەند کۆڵانێکێکتۆ. ڕێیان خان سلااوت لێبێت ئەمڕۆ یەکەم ڕۆژە دەستان پێکردووە. سلااوتان لێبێ و بەخێر بێن. بەڵێ ئەم پرۆژەی دروستکردنی چەند شەقامێک لە گەڕەکی وەستا ڕەجەب لە 11 کۆڵانی قیر پێک دێتن کە نزیکی 15,000 متری دووجایە و هەروەها لە 5 کۆڵانی سەبیش پێک دێتن کەوا سەبەکانمان تەواو کردیە. هەموو کارەکانی تەواو بووە، تەنها کاری قیرتاوکردنمان مایە لە بڕگەی کۆتاییداین. ئەو قیرتاوکردنەوەش دوێنێ چینێک لە پرایم کۆتمان ڕژاند و ئەمڕۆکە دەستمان پێکرد و ماوەی پرۆژەکە ینی ماوەی قیرتاوکردنی پرۆژە لەوانەیە 3 ڕۆژ یاخود 4 ڕۆژ بخایێنێت. بابەتی ئەوەی کە خەڵکێک لێرە گلەیە کە بەردەم قوتابخانە قیرتاو نەکرایە چەند کۆڵانێک ماون لێرە خەڵک گلەیی کرد لەوەی ئەمە بۆچی هۆکارەکەی بۆچیەکە؟ بەڵێ ئەمە بەخۆی لەو پرۆژەیەکەوە تەسمیلمان کراوە لەلایەن شارەوانیەوە چەند کۆڵانێک دیاری کراوە لە بۆ ئێمە و بڕە گوژمەیەکی لە بۆ تەرخان کرایە. ینی ئەو کۆڵانانەی کەوا ماون یا قوتابخانە بیان کۆڵانەکانی تکە لە زومنی پرۆژەی مەدا نەبووە لەوە ئێمە ئەوەمان نەکردیە نەمان کردووە. بەس ینی وا بڕیارە کەوا تەندەرێکی تایبەتی لە بۆ دابین بکرێتن و قۆناغی دووەمیش دەست پێ بکرێتن. بابەتی سەبکردنی کۆڵانەکان بەچێ گەیشت؟ سەبکردنی کۆڵانەکانیش نزیکی 2000مان هەبوو، هەمووی بە کۆتا گەیشتووە و هەموو کارەکان تەواو بۆ کۆڵانەکان. بابەتی کوالیتی قیر زۆر جار سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران باس لەوە کە لە هیچ بەلێندەرێک قبولی ناکەین کە کوالیتی قیر خراپ بێ. بۆ ئەم شەقامانە کوالیتی قیر لە چه ئاستێک؟ بەڵێ ئەمە بەخۆی لە تەندەردا بڕی ئەو قیرەیکەوە هەیتمان 7 سانتیمە و ئەو قیرەش لەلایەن کارگەیەکەوە بەرهەم دێنرێت و دێتە ئێرانە، کارگەی قیری مێرگەسۆر و ئەوە کەشی پێک دێتن لە چینێک پرایم کۆت. دوای ئەوە قیرتاوکردن و پستانەوەی کوالیتیەکەشی زۆر باشە، هەم لە ڕووی پلەیگەرمیەوە لە 120 نابی بێتە خوارەوە کە ئەوەش تازە تاقیمان کردەوە 130 زیاترە، ینی کوالیتیەکەی زۆر باشە. پەیامی کۆتای قسێک هیچ ئەوەم نییە، هیوادارم کە خەڵکەکەش بە دڵیان بێتن و هەم کوالیتەکەی باش بێتن و تەمەنێکی زۆری هەبێت ئینشاءالله. سەلامت. ڕێیان خالید ئەندازیاری پرۆژە لێرە لە گەڕەکی وەستا ڕەجەب میوانی زاری کرمانجی بوو کە ئەمڕۆ شەمە دەست کراوە بە قیرتاوکردنی کۆڵانەکانی بەشێک لە کۆڵانەکانی گەڕەکی وەستا ڕەجەب. لێرە پێش داخل بە ڕاستەوخۆ بم هاوڵاتیانی ئەم گەڕەکە لێرە بوون، باسییان لەوە کرد چەند کۆڵانێک ماون لە نێو گەڕەکی وەستا ڕەجەب کە ئەوان داوایان لە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران کردووە کە ئەو کۆڵانانش بخرابانە نێو ئەم قیرتاوکردنە. بەڵام دیارە ئەندازیاری پرۆژە ئاماژەی بۆەوە کرد کە دەرخستە کراوە لە ئایندا یاخود بۆ ساڵی ئایندا ئەو کۆڵانانەی گەڕەکی وەستا ڕەجەبیش قیرتاو دەکرێن. لێرە قیرتاوکردنەکە دەستی پێکردووە 11 کۆڵانەوە 5 کۆڵانیش سەبکردنە. دەرخستەی کۆڵانەکانیش هەمووی تەواو بووە، تەنها ماوە کاری تێدا بکرێت بۆ بابەتی سەبکردنی کۆڵانەکان. جگە لە گەڕەکی وەستا ڕەجەب دوێنێ و پێرش لە چەند گەڕکێکی تری سەنتەری قەزای ناوەندی سۆران پرۆژەی قیرتاوکردن بە کۆتا هاتن و خراونەتە خزمەت هاوڵاتیان لە زۆربەی قەزا و ناحیەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران کە 6 قەزا و 11 ناحیەن پرۆژە خزمەت گوزاریەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامیان هەیە. ئەم کۆڵانانە ئەگەر پێشتر کە چەندین ساڵ ئەم کۆڵانانە خانوانە لێرە بوونیان هەیە، هەموو لە زستانە خەڵک لە قڕولیتە بێزار دەبووە، هاوینەش تەپ و تۆزێکی زۆر بوو. با قیرتاوکردنی ئەم شەقامانە کاراسانێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست بووە. هاوڵاتیانی ستایشی کارە پرۆژەکانی خزمەت گوزاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بە تایبەت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە دوای هاتنەکایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین پرۆژەی گرنگ لە بواری کارەبا، تەندروستی، پەروەردە، ڕێگاوبان، ئاودێری، ئەمانە هەموو ئەو پرۆژانە بوونە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم 4 ساڵەی ڕابردوو پێشکەش بە سەرجەمچین و توێژە جیازەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانی کردووە.
هاوڵاتیانی ئەم گەڕەکانش دڵخۆشی خۆیان دەردەبڕن بەوەی کە حکوومەت گرنگێکی زۆر بە تەواوی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانەدا. وەک گوتم زۆرێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان لێرە دەستیان پێکردووە، بەشێک لە پرۆژەکانیش کارکردنیان تێدا ئەنجام ئەدرێت. بەر لە وەرزی زستانیش پرۆژەکان ڕائەگیرێن بۆ ئەوەی کە لە ساڵی ئایندا دەستیان پێ بکرێتەوە. ئەوەی بینیتان قیرتاوکردنی چەند کۆڵانێک بوو لە گەڕەکی وەستا ڕەجەب کە ئەندازیاری پرۆژە ڕێیان خالیت باسی لەوە کرد. ماوەی 3 ڕۆژ دەخانێت ئەم قیرتاوکردنە نزیک 15,000 مەترە و بابەتی سەبکردنی 5 کۆڵانیش لە گەڕەکی وەستا ڕەجەب لە ئایندەیەکی نزیک دەست پێەکە و گلەی و گازندەی ئەو هاوڵاتیانەمان پێڕاگەیاندن کە بۆچی لە هەندێک کۆڵان قیرتاو نەکراون یاخود سەب نەکراون. ئەو زەختی لەوە کردەوە کە لەلایەن شارەوانی سۆران دەرخستە کراوە، ئەوانیش خراونەتەوە نێو پلان بۆ ئەوی لە ئایندەیەکی نزیک دەست بەم کارانەش بکرێت لەم کۆڵان و شەقامانە. بەڵێ